دووەم گوژمەی هاوکاری مادی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە شاری هەولێردا بەشکرا. هاوکاریەکە پێکهاتبوو لە تەرخانکردن و دابەشکردنی بڕی 50 ملیۆن دینار بەسەر 200 نەخۆشی درێژخایەن و هەژار و کەم دەرامەتی پارێزگاکە. تەنها لە شاری هەولێر دووەم پرۆژەیە کە پێشتر پرۆژەی خۆراکمان ئەنجامدا 400 سەبەتە خۆراک و دووەم پرۆژەمان هاوکاریکردنی خەڵکی هەژار و نەخۆشانی درێژخایەنە، هاوکاریکردنی 200 لە نەخۆشانی درێژخایەن و هەژارەکانە کە هاوکاری دەکرێن بە 50 ملیۆن دینار بۆ هەر کەسێک دیارە 250,000 دینارە. ئەمە دووەم پرۆژەیە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین و پرۆژەکانی تریش چاوەڕوانی خێرخوازانین. هاوڵاتیان و کەم دەرامەتان داواکارن خێرخوازان زیاتر هاوکاری دەستگای بەخشین بکەن تا ئەوەی ئەوان لە ڕێگەی ئەم دەستە ئەمینەوە هاوکاریەکانیان بەدەست بگات. هاوڵاتیەک کە ماوەی 3 ساڵە نەخۆشێکی درێژخایەنی لە ماڵەکەیدا هەیە دەڵێت بە مەبەستی وەرگرتنی چارەسەر بۆ نەخۆشەکانیان پێویستیان بە پارەیەکی زۆر هەیە، لەبەر ئەوە دەستگیرۆی خێرخوازان بۆشاییەکی گەورەیان بۆ پڕدەکاتەوە. خۆشی درێژخایەنم هەیە 13 ساڵە، ئەزی کلیەی هەیە، ینی 4 مانگە لە خەستەخانەی دەرنەچوو هەردوو کلێی ڕاوەستا بوو. دکتۆر هەم بڕیاڕیاندا کە زەر ئەکیلێ و غەستی کلێ لێ بکرێ بەس لەخوای بەزیادبی کە 4 کانونیان بۆ دانا کە عیلاجی 24 ساعتیان بۆی دانا هەتا قچە کلیەکانیان بە ئیشی خستەوە وەزعی زۆر خراپە. هەموو ڕۆژی لە خەستەخانەیە بۆ ڕەمەزانش هەموو ڕۆژ دەرزی هەیە، دەرزی بە 75,000 هەموو ینی لە خەستەخانان لە هیچ شوێنێک نییە. ئێستا ڕسمی دەرزیەکە دانیش دەدەمێ هەر بخۆم دەکڕم و خێرخواز بۆم دەکڕن. خێرا منیسی یا ڕەبی ئینشاڵڵا خوای گەورە سەرکەوتیان دەکەنێ ژیان خدا خێری هەموو لایەکی بنووسی بەڕاستی ئیسانی چاکن زۆر بەڕاستی ئەمن گورچیدان لەشتەرگەری کوردستان کردیە ئەچەوە تەلەفۆنەکەن گوت هاوکاریمانودانێ خوا خێریان بنووسی. دەستگای بەخشین ئەمە لە مێژە ئاگادارم، لە مێژە ئاگادارم خێرخوازان دەێتن ئەمن هەتا ئێستا لەخوا بەزیادبی چاوم ئەو حالی هات تەلەفۆنیان هۆ کردم خوا خێریان بنووسی تێگەیشتی لە مێژە خێرخوازشی ڕێک و پێکن خوا ئەمسالیان زیادکە خوا دەرزیان زیادکە خوا بەڕەکەتیان بێختە ناو مارومداریان. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەیەکی گشتگیری بە مەبەستی هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت و نەخۆش و لێقەوما و ڕاگەیاندووە و بۆ ئەم مەبەستەش داوای هاوکاری زیاتر و بەردەوام لا خێرخوازان دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.